ئەوەی پارتی لێی دەترسا لە بەغدا چووە بواری جێبەجێکردنەوە دوای گورجەکەی دادگای فیدراڵی ئەمجارە وەزیرێکی عێراق ڕێگێکی دیکەی پارتی وشک دەکات. ئەم کاتەتان باش مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. عەلی عەباس وتەبێژی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ڕایگەیاند حکوومەتی عێراق پێداگرە لەسەر ئەوەی لە 30 تەمووزی ئەم ساڵدا سەرجەم کەمپەکانی هەرێمی کوردستان دابخرێن و ئاوەرەکان بگەڕێنەوە زێدی خۆیان. ناوبراو ڕاشیگەیان پرۆژەکە پلانی حکوومەتی عێراقە و پێویستە با خێرایی جێبەجێ بکرێت. هەنگاوەکە لە کاتێکدایە لا چەند ساڵی ڕابردوودا بەغدا چەند جارێکی دیکە هەوڵی داوەکە ئەو کەمپانە دابخرێن بە تایبەتی سنووری دهۆک، بەڵام بەهۆی فشاری پارتی دیموکراتی کوردستان کەمپەکان دەهێڵرانەوە. ئامانجی پارتی لا ڕێگریەکە بەکارهێنانی دانیشتوانی ئەو کەمپانە بۆ لە کاتی هەڵبژاردن بۆ ئەوەی دەنگ بە پارتی بدەن، بە تایبەت کە زۆرینەی دانیشتوانی کەمپەکان خەڵکی سنووری پارێزگای نینەوە بوو. بەڵام بەم بڕیارە نوێیە هیچ دەرفەتێک لە بەردەم پارتی نامێنێت تا سوودی حیزبی لەو کەمپانە وەربگرێت و هەموو ئاوارەکان دەگەڕێنەوە شوێنی خۆیان. هەنگاوەکە با پێداگری ئیڤان فایەق کە وەزیری کۆچ و کۆچبەرانە و سەربار ڕێیان کلدانی سەرۆکی بزوتنەوەی بەبلیۆن کە دوژمنایەتێکی سەختی لەگەڵ پارتی هەیە. ماوەی ساڵێکیش بوو لەگەڵ بەرپرسانی پارتی هێرشی میدیاییان دەکردە سەرەکتری دەربارەی داخستنی کەمپەکان. ئەم بڕیارە دوای گورجەکەی دادگای فیدراڵی لە پارتی دیموکراتی کوردستان دێت کە بۆ هۆی هەڵۆشانەوەی کورسی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان ئەمەش یانزە کورسی کە پێشتر لا ژێردەسەڵاتی پارتیدا بوو لە پەرلەمانی کوردستان نەمان. ئەم بڕیارە نوێ ژوا دەکات لە هەڵبژاردننی داهاتوو لە پەرلەمانی عێراق پێگەی پارتی لە سنووری پارێزگای نینەوە لە ڕێگەی کەمپەکانەوە بەهێز بوو ئەم جارە لاوااستر ببێت. سەرەڕای ئەوەش لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی نینەوە پارتی لەو پارێزگایە دووچارێکی شکستی گەورە بوو کە چاوەڕێ دەکرێت لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقیش شکستێکی گەورەتر ڕوبەڕووی ببێتەوە. هەرشاد